بەڵێ بەرزان بەردەوامە بین لەگەڵتان دیارە ئەمڕۆ و لە چەند ڕۆژی ڕابردووشدا نمایش بەردەوام بووە هەفتەهەمین فستیڤاڵ یاخود دیداری ئەزیزان کە ساڵانە و لە کاتی خۆیدا بەڕێوە چووە بۆ ئەم ساڵیش جارێکی دیکە فستیڤاڵەکە دروستکراوە ئەمڕۆ کۆتا ڕۆژەکانی فستیڤاڵەکەی لەسەر نەوعێتی چالاکیەکان لەسەرەوەی جۆری چالاکیەکان چییە و بەو پێی کە چالاکیەکە لە شاری بەغداد ئەنجام دەدرێت کەواتە کوردانی ئێمە و هاوڵاتیان تا چەند ڕۆڵیان هەبووە لە بەشداریکردن لەناو ئەم فستیڤاڵەدا و چ کاریگەریەکی هەبووە لەسەر ئەزموونی گەنجانی بەهرەمەند لە شارە جیاوازەکان لە پارێزگا جیاوازەکانی عێراقدا و بە تایبەتیش هاوڵاتیانی کورد و قسە دەکەین لەگەڵ میوانەکەمانەوە هەوڵ دەدەین تایبەت بە چالاکیەکان و شێوازی ڕێخستن و مامەڵەکردن و ئامادەکاریانی کە بۆم فستیڤاڵە جیاوازە ساڵانی ڕابردوو بۆ پێی کێسە نەخۆشیێک لە ئارادایە چی بوون و وردەکاری زیاتر دەپرسین میوانەکەمان ومێد بەرزنجێکە بەڕێوبەری مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێرە و لە بەغداوە بە شێوەکی ڕاستەوخۆ میوانی ئەمێ کاک ئومێد سڵاو بێت لە بێگەلێک سواس کە بۆم تەوەرە میوانیمی سڵاو لە ئێوە بەیانیتان باش لەو ناخان هەر بژین زۆر سپاس کاک ئومێد دەمەوێت لە سەرەتادا باسێکی فستیڤاڵەکەم بۆ بکەی و دیدارەکەم بۆ بکەی و شێوازی چالاکیەکان و ئەوی کە چەند ساڵە ئەزمون دەکرێت بەڵێ بۆ ساڵی حەفدەمە کە لقاء الأشقاء بە زمانە عەرەبیەکەی دیداری ئەزیزان لە شاری بەغدا بەڕێوە دەچێت دیارە ئەمە فستیڤاڵێکی تایبەتە بە کلتور و بە کاری دەستی و بە ڕۆشنبیریەتی شاری بەغدا ساڵانە بەڕێوە دەچێت ئەم فستیڤاڵە بۆ ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە تاکە بەشداریکرد لە هەرێمی کوردستان مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر بوو ئێمە ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە بە فەرمی بەشداریمان لەگەڵکردن و ئەمڕۆ دوا چاڵاکیمان دەبێت بەڵێ زۆر باش دەمێ باسێک لە گرنگی ئەم فستیڤاڵانە بکەیت بە شێوەیەکی گشتی لەسەر کولتوری عێراقیەکان و بە تایبەتیش لەسەر کورد و گەنجان و بەهرەمەندانی کورد کاگومێت ئەگەر گوێبیستی ئێمە بیدەم پرسیاری گرنگی ئەم جۆرە فستیڤاڵانم کرد بۆ کورد بۆ هاوڵاتیان و بۆ تاکی عێراقی و بۆ دەوڵەمەندکردنی بابەتی کولتوری ئێمە بەڵێ دیارە پێدەچێت کاگومێت گوێبیستی ئێمە نەبێت و دەمێ باسێک لەوە بکەم کە ئەم فستیڤاڵۆک و کاگومێتیش باسی لێوە کرد ئەمە گەڕی هەفتەیەمینێتی و ساڵانە ئەزمون کراوە و زۆرێک لەو راپۆرتانی کە تایبەت بم بابەتە ئامادەکراوە ئەو وردەکاری دەخاتە ڕووکە چالاکی جیاواز و شێوازی جیاواز لە چالاکیەکان لە ساڵانی ڕابردوودا ئەزمون بکەیت دەمانی لەگەڵ کاگومێدا ئەوە تاوتو بکەین کە بۆ ئەم ساڵ چی نمایش کراوە زۆرتر گرنگی بە چ جۆرە کارێک دراوە و ئەو کارێکشی کە گرنگی پێ دراوە لەسەر چ بنەمایەک بووە دەزانین کە ئەم بۆ ئەم ساڵ نەخۆشیێک لە ئارادایە ڕەنگە ڕێنمایەکانی تایبەت بە خۆپارێزی و شیاوی تەندروستی و چالاکیانی کە پەیوەست دەبن بە بەرزکردنەوەی ئاستی و شیاری تاک زۆرتر جێگەی گرنگی بێتن کە دەمانەویست لە کاگومێدەوە بیبیستین بزانین کە ئەم جۆرە و بابەتانە چەند گرنگی پێدراوە کە یارمەتی تەوعی خەڵک دەدات و لە ناو فستیڤاڵەکەشدا تا چەند چالاکیەکان جێگەی خۆیانیان گرتو ئامانجی خۆیانیان پێکاوە کاگومێت لەگەڵمان بەردەوامە کاگومێت پێشتر پرسیاری ئەوم کرد دەمێت گرنگی ئەم فستیڤاڵانە بزانم لەسەر کۆی کولتوری عێراقیەکان و بە تایبەتیش کورد و گرنگی ئەم فستیڤاڵانە و ڕێخستنی ئەم جۆرە چالاکیانە بۆ بەهرەدارانی کورد و عێراقیش تەنانەت وەک گوتمان پێشووتر شاری بەغدا شاری مێژووە شاری دێرینیە شاری کلتورە کورد بەشێکی گرنگ بووە لە بەشداری کردووە لە دروستکردنی کلتوری ئەم شارە بۆیە دەبینین ئەم ساڵ لە فستیڤاڵی حەفدەهەمی دیداری ئەزیزان بەشداریەکی زۆر باشی ئێمە هەبوو وەکو تاکە نوێنەری هەرێمی کوردستان مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر تایبەت بە با بڵێن پەروەردەی گشتی شاری هەولێر ئێمە بەشداریمان کرد هەر ئەمڕۆ کە با بڵێن دوا چاڵاکیمانە ڕۆژی سیدارەیە لە شاری بەغدا کە سیدارە ئەتەکێتێکی
فەرمی ئەو کاتەی سەردەمی مەلەکێت بووە ئەتەکێتێکی ئیداری بووە ئەمڕۆ یادی سیدارە دەکرێتەوە بۆیە منی شەربەسی دارەوە هاتوون ڕۆژانی یەکەم و دووەم چالاکی جیاواز بەڕێوە چوون چالاکیەکان تایبەت بوون بە بواری کلتوری بە بواری کارەدەستیەکان بە بواری ڕۆشنبیری ئەم شارە ڕۆژی یەکەم کە چالاکیەکان لە هێڵی ئاسنینی شاری بەغدا بەڕێوە چوو چالاکی تایبەت بوو بە کارەدەستیەکان دوێنێش بە هەمان شێوەکردنەوەی پێشەنگا بوو و گەشتێکی بچووکیان بە شەمەندەفەر بە ئێمە کرد بۆ دەوروبەری شاری بەغدا و گەڕاینەوە ئەم ڕۆژ دوا چالاکی لە شەقامی متەنەبی کە شەقامێکی ناسراوە شەقامی ڕۆشنبیرانە بەڕێوە دەچێت بەڵێ دەبێ باسێک لە چالاکیەکانی دیکە بکەینەوەی کە بەشداربەکانی دیکەم بە شێوەیەکی گشتی بووبوون بە پێکهاتی ناو فێستیڤاڵەکە و لەگەڵ لیشیریا ئێوە بەچی بەشداری بوون نوعەتی چالاکیەکانی ئێوە چی بوو و هەوڵتاندا بوو کە تایبەتمەندێتێکی بەشداری کورد هەبێ لەناو ئەو فێستیڤاڵەدا بێگومان لەم فێستیڤاڵەدا گرنگی بە توانە تاکیەکان ئەدرێت هەر کەسێک لە کۆمەلگا کە توانایەکی تاکی هەبێت لە کاری دەستی و هەر کەسێک توانای هەبێت لە بەرەو پێشبردن و ناساندنی کولتوری عێراقی بەگشتی بەشداری دەکات بێگومان چەندین چالاکی تایبەت بینرا لە ڕۆژی یەکەم و دووهەم چەندین بەهرەی جوان بینرا و لەوانەیە هەلی کاریش بڕخسێ لەم فێستیڤاڵە بۆ نمونە گەنجێک بە شێوازێکی نوێ وێنەی لەسەر کتێب ئەکێشە دیزایانی کتێب شێوازێکی نوێ بوو بەڕاستی کە تا ئێستا نەبینراوە چەندین دەستگای چاپ و چاپەمەنی با بڵێن هەلی کاریان بۆ ڕەخساندو یاخود عەقدیان بۆی نات کە کاریان لەگەڵ بکات بۆ لەمە دووە ئێمە ئەوانەمان بە چاوی خۆمان بینی سەبارەت بە بەشداریکردنی هەرێمی کوردستان و مۆزەخانەی ئەرشیفی پەروەردەی هەولێر ئێمە ویستمان ئەم ساڵ جیها لە هەموو دەستگاکانی تر و شوێنەکانی تر بەشدار بین ئێمە توانیمان مێژووی پەروەردەیی هەرێمی کوردستان بە گشتی و شاری هەولێر بە تایبەت بگەینین بە هەموو میوانەکان خەڵکانێک ڕەنگە پێشووتر بیری لەوە کرد بێتەوە کە کورد بەشداری جدی نەبووە لە پرۆسەی پەروەردەیی ئێمە توانیمان ئەوە بسەلمێنین کە لە بیستەکانی سەدەی ڕابردوو لە شاری هەولێر لە دەوروبەری شاری هەولێر شارەکانی تریش قوتابخانە هەبووە و لە سەردەمی مەلەکیەت یەکەم قوتابخانە لە شاری هەولێر دروست دەکرێت بە ناوی حەربیل ئولا کە ئێستا مۆزەخانەیە بێگومان ئەمان زۆر سەرسامی خۆیان نیشاندا کە بینیان وێنەکان دەدوێن بێگومان تۆ هەر بەشداریەک کە دەکەیت ئەبێ ئەرشیفت لابێ ئەبێ دۆکۆمنت بەکاربێنی کە بینیان لە سەردەمی مەلەکیەت لە شاری هەولێر قوتابخانە هەبووە کە بینیان چەندین خەڵکانی ناودار سەردانی کردوین ئەمە بۆ جێی خۆشحاڵیان و چەندان داوەتنامەی ترمان بۆ هاتووە کە سەردانیان بکەین و ئەوانیش بێن بۆ لای ئێمە بە چاوی خۆیان مۆزەخانەکەمان بینن بەڕاستی توانیمان لە مۆزەخانەیە بوونی خۆمان ئیسپات بکەین وەکو کورد وەکو هەرێمی کوردستان کە بەشدارێکی چالاک بووینە لە پرۆسەی خوێندن و فێرکردن لە هەرێمی کوردستان لە هەموو سەردەمەکاندا زۆر باشە کاگومێت سەبارەت بەوەی کە تا ئەندازەیەک لە زۆرێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە ڕەنگە بەغدا شوێنێکی عاسی و نورە دەست بێ بە تایبەتیش لەم بارودۆخە ئەمنی ئێستادا بیرتان لەوە نەکردێتەوە کە بەشێک لەم چالاکیە یاخود چالاکیەکە بە شێوەی پاکێج بێن لەناو هەرێمی کوردستان و ئەو گەنجانەی کە توانای ئیمکانیان نییە کە بێنە بەغدا و بەشداریەکان بۆ جۆرە بێت کە فێستیڤاڵەکە ڕێوشێنی گۆداناوە نزیکتر بێتەوە لیان و بتوانن سوود وەربگرن لە فێستیڤاڵەکە بێگومان خاتولۆنە لەگەڵ لێژنەی ئامادەکاری فێستیڤاڵەکە قسەمان کردووە و پەیوەندی باشمان دروست کردووە لەگەڵیان پێشووترش پەیوەندیمان هەبووە لەگەڵ هەندێکیان بیرمان لەوە کردوێتەوە کە لە ساڵانی داهاتوو بەشێک لە فێستیڤاڵەکە یان بە هەمان شێوە ئەو فێستیڤاڵە بگوازینەوە بۆ هەرێمی کوردستان بێگومان ئەمە کۆمەڵێک ڕێگەپێدان و ئامادەکاری دەبێت بەڵام وەکو بیرۆکا بەڵێ بێگومان بیرمان کردوێتەوە چونکە بیرمان نەچێت ئەگەر شاری بەغدا شارێکی کۆن و دێرینە هەولێر و سلێمانی و دهۆک و کەرکووکی شاری دێرینن لە هەر گوندێکی کوردستان خەڵکانێکن کە توانایان هەیە و کە کاری دەستی جوان دەزانن و کە مێژووی خۆی هەیە بۆیە بەڵێ بیرمان لێکردوێتەوە بۆ ئایندە گەرخوا تەمەن بات بتوانین ئەم فێستیڤاڵە بگوازینەوە شارەکانی هەرێمی کوردستان سلێمانی دهۆک هەولێر کەرکووک بە خۆشحاڵیەوە ئەبێتە جێگەی سرنج و ئەبێتە ئەتەکێت و هینێکی نوێ فێستیڤاڵێکی نوێ لە هەرێمی کوردستان بەڵێ
باشە پێشتر لە قسەکان تا باس لەوە کرد دەکرێت بە جۆرە لە جۆرەکان هەلی کاریش دروست ببێ بۆ گەرجانی کە بەشداری دەکەن دەبێت بزانم نوعەتی یان ئەو میکانیزمی کە لە فستیڤالەکەدا کاری پێ دەکرێت دەکرێت چانسێک بێ بۆ دەستکەوتنی کات چۆنە و هەدەف بۆ پێشوەختە ئامادە کاری کراوە بۆەوەی کە ئەمەش هەبێت لە ناو فستیڤالەکەدا یان نەکرێت بە سودفە ڕووبە. بەڵێ بێگومان نابێت سودفە هەبێت لەم بابەتە ئەبێ پلان هەبێت. ئێمە زۆر بەجددیەوە بینیمان لیژنەی ئامادەکاری خەڵکانی خاوەنکار و سەرمایهداری شاری بەغایان کۆ کردبووە لەو فستیڤالە بەشدار بن بۆ ئەوەی ببینن ئەو کەسانەی کە کارمەندن ئەو کەسانێک کە توانادارن لە بوارە جیاجیەکانی خۆیان سوودیان لێوەربژێت. بۆ نمونە ساردەمەنیەکەی لە شاری بەغدا زۆر خەڵک ئەچێت بۆ لای خاستە لە هەرێمی کوردستان کەسێک بێ ساردەمەنی حاجی زەبالەی پێ دەڵێن ساردەمەنیەکی بەناوبانگە ئەم پیاوە هەر سێ ڕۆژ بەشدارە ئەم ڕۆژێت لەگەڵمان دەبێت. هاتووە بزانێت چ خەڵکانێک دەتوانن سوود بە بوارەکەی ئەو بگەێنن لەگەڵ یا ڕێکەوێ و پێک بێ لەگەڵ یا بتوانێت سوودی لێوەرگێت لە ئیشەکەی خۆیەوە. خەڵکانێکی ترمان بینی لە بواری چاپەمەنی لە بواری ڕۆژنامەگەری لە بواری کارە دەستیەکان بینیمان هاتبوون زۆر بە تێبینی وردەوە سەیری ئیش و کارەکانی ئەم ساڵیان دەکرد هەرچەندە ئەم ساڵ وەکو ساڵانی تر نەبووە بە پێی بەڵێ کاگومێ دەمێ باس لە بابەتەکانی خۆپارێزی بکەیت کە بۆم ساڵ نەخۆشیێک جیازە ساڵانی ڕابردوو لە ئارادایە و زۆربەی چالاکیەکان پێویستیان بەوەی کە پێشوەختە زۆر ڕێکخراو بن و ئامادەکاریکی ئەو تۆ گرم کرابێت کە وا بکات کە هاوڵاتیان لە برێوی سوودمەند بن زەرزیان پێنەکەەوە وە کێشە بۆ تەندروستیان دروست ئەمێ دەبێت لەم ڕۆوە خۆپارێزیەکان چی بوون کە بۆم فستیڤالە کراوە بەراورد بۆ چالاکیانی کە ئێوە لە شاری هەولێر بنمونە دەیبینن لە پارێزگاکانی دیکە دەیبینن هیچ جیاوازیەکە بوو لەوەی کە ڕێوشوێنێکی تونند و دۆڵتر لەوێ ئەزمون بکرێت یاخۆ گیرا بێتە بەرەوە ئێوە پێشنیاز بکەن کە لە چالاکیەکانی هەرێمی کوردستانیشدا بەو شێوازە ڕێوشوێنە و بابەتە تونند و تۆڵانە بهێنرێتە ناو چالاکیەکانی هەرێمی کوردستانیش و پارێزگاکانی هەرێمی کوردستانیشەوە. بەڵێ ڕێگاکانی خۆپارێزی بەداخەوە بەو شێوەی هەرێمی کوردستان نەبوو هەرێمی کوردستان ڕێگاکانی خۆپارێزی زۆر باشتر بووە ئەوەی من ڕاستی وەکو ڕاستیەک باسی بکەم هەر بۆیە فەرمانگەی تەندروستی شاری بەغدا تیمێکی ناردەبوو بۆ ئەم فستیڤالە بۆ ئەوەی تەوعیەی خەڵک بکە بە فرسەتی زانی بوو کە شوێنێکە خەڵک کۆ دەبێتەوە بۆ ئەوەی تەوعیەی خەڵک بکاتن بڵێ کاکە ماسک ببەستن پێیان بڵێ خۆتان پارێزن تەنانەت لۆ ناخان تاکە تیم یاخود تاکە بەشدار بوو لەم فستیڤالەکە کە مامەی بەستا بوو ئێمە بووین بۆی زۆربەی کەناڵەکان هاتن چاوپێکەوتنیانە کردیان گوت چۆن ئێوە بەستاتانە کە ماگوت هەرێمی کوردستان ئینجا یانزانی بابەتەکە چۆنە خوا ئامادەکاریەکان باش بوو لە ڕووی تەکنیکی فستیڤالەوە بەڵام لە ڕووی تەندروستیەوە بەداخەوە ینی پابەندبوونی خەڵک نەبوو بۆ شێوە باش کاتە ئێوە لەوێ حزورتان لەوێ نمونەیەکی باش بوون بۆ تەواوی ئامادەبووان و کوێنەرانی کورتەوە جێگەی دەستخۆشیە کاگومێ دەمێ باسی بابەتێکتان لەگەڵدا بکەم کە زۆربەی جار بەشێک لە میلملانەکان باز دەکرێت کە میلملانی سیاسی کە ئێستا هەمومان دەزانین کە میلملانێکی سیاسی هەیە و کێشەی ڕێکنەکەوتنی نێوان هەرێمی بەغدا بە بەردەوامی یەکێک لەو بابەتانی کە بابەتی گەرم و گڕۆ و قسە و باسی لەسەر دەکرێت زۆربەی جار دەڵێن کە ئەم ململانەیانە لە لووتکەی سیاسیدادا دەبەزە بۆ ئاستەکانی دیکە و تەوزیع دەبێتەوە بڵاو دەبێتەوە دەمێ بزانم لە نوێ فستیڤالەکەدا چەند تێبینی ئەمەتان کرد هونەرمەندانیشی گرت بۆ ئەم ململانەیە و یاخود ئەم گرفتە سیاسیانە دابەزی بوو بۆ ئاستە هونەریەکەش یاخودنا بەڵێ خاتولۆنا ئەوەی ئێمە بینیمان پێچەوانەی ئەو هاوکێشەیە بوو ئەگەر گرژی لە هەر ئاستێک لە ئاستەکاندا هەبێ یاخود لە هەر لایەنێکە هەبێ باوەڕکەن ئەوەی بینیمان ئێمە لە
پێشوازی لە بەخێرهاتن لە ڕێکخستن لە ئامادەکاری بۆ ئێمە زۆر لەو ئاستە زیاتر بوو کە ئێمە تەسەوڕمان دەکرد. زۆر جار شتێک هەیە دەڵێت وەرزش یا هونەر یا ڕۆشنبیری دەتوانی سنووری ئەو گرژی و ناخۆشیانە ببەزێنێت کە لەنێ هەر کاتێکدا هەیە. بە پێچەوانەوە ئێمە بینیمان لێژنەی ئامادەکاری و تەنانەت ئەو شوێنانەی کە تەنانەت کەناڵەکانی ڕاگەیاندنیش بە خۆشحاڵیەوە کوردی و عەرەبیەکان زۆر بە دڵێکی فراوانەوە کە کاتێک دەمانگوت لە هەرێمی کوردستانەوە ئێمەشان دێکاتوین وەکو مۆزەخانە و ئەرشیفێکی کوردی بەشدار دەبین لەم هینە لەم میهرەجانە باوەڕکەن خۆشحاڵی خۆیان بە شێوەیەک دەردەبڕێت کە لە تەوەقعی ئێمە نەبوو. بۆیە بە پێچەوانەوە ئەوەی کە گرژی و ساردی هەبێ پێچەوانەی ئەوەمان بینی ئێمە. زۆر باشە. کاک ئومێد زۆربەی و کەسانی کە کەسانێکن تا ئەندازەیەک ئاگیان لە مێژووی هونەر و فەرهەنگ و کولتوری کوردی هەیە هەمیشە و تێبینێ دەکەن کە لە ناو کولتوری ئێمەداوە لە ناو ئەزمموی ئەدەبیات و ژانرەکانی دیکەی هونەر لە ناو هەرێمی کوردستاندا کاریگەربوونی پێوە دیارە بە زۆرێک لە وڵاتانی دراوسێ بە حکمیەوەی کە هونەرمەندان و بەهرەدارانی کورد لە ماوەکانی ڕابردوودا لێک نزیکیان هەبووە لەگەڵ هونەرمەندان و بەهرەدارانی وڵاتانی دیکە و بە تایبەتیش هەرێمی کوردستان و پارێزگاکانی هەرێمی کوردستان کاریگەر بوون بە بەغدا لە ماوەکانی ڕابردوودا. دەمێ بزانم ئەم لێک نزیک بوونەوەی کە ئێستا لە ناو فستیڤاڵێکدا جارێکی دیکە دروست دەبێتەوە چەندەم دەرفەتە دروست دەکاتەوە و چەند کاریگەری دروست دەکات لایەن هونەرمەندانی کورد و بەهرەدارانی کوردەوە لەوەی کە جارێکی دیکە هونەر بەو شێوازەی کە خۆی پێدەناسرێتەوە تێگەڵ کێشێک بێت لە نێوان مرۆڤ و کولتورە جیاوازەکان. بێگومان هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی سەربەخۆ لە ڕابردوودا توانیوێتی خاوەنی خۆی بێت لە هەموو لایەنە جیاوازەکان بۆ پێشووتریش بەر لەوەی کە هەرێمێکی جیاواز بێ خاوەن کولتوری خۆیەتی کورد. بەڵام تۆ بڵێ کاریگەری دەوروبەری بەسەرەوە نابێت یان ئەو کاریگەری لە دەوروبەر ناکات بێگومان ئەمە شتێکی محاڵە. ئێمە هەروەکو لایەنێکی پەروەردەیی هاتووین بەڕاستی کە ئەبینین ئەو سیستەمە پەروەردەیی لە عێراق لە ساڵانی ڕابردوو لە سەدەی ڕابردوو نەک ساڵانی ڕابردوو پەیڕەو کراوە ئێمە بەشێک بووین لەو سیستەمە هەر لە سەردەمی مەلەچێتەوە تا سەردەمی جمهوریەت و تاوەکو ڕاپەڕینیش. بۆیە دەبینین هاوچێشەکە وایە ئێمە کارمان لەوان کردووە مامۆستای کوردی زۆر باش سەرپەرشتیاری کوردی زۆر باش کاریگەری هەبووە لە دروستکردنی بڕیاری پەروەردەیی زۆر گەورە لە بەغدا کەواتە کورد ڕۆلی هەبووە لە دروستبوونی سیستەمی پەروەردەیی عێراقی. بۆیە دەبینین کارێک هەیە بڵێ ئەوانیش پێچەوانەکەشی هەر ڕاستە بڵێ دەبینین کە سیستەمی عێراق کە سیستەمێکی با بڵێن خوێندنی ئینگلیزی بووە سەرەتا بەریتانیا لێرە بوو ئینگلیزی بووە ئەو سیستەمە کاریگەری لەسەر ئینسانی کورتە بووە لەسەر قوتابی کورتە بووە و ئێمە نەوەیەکین بەڕاستی با بڵێن ئەو نەوەی کە من ژیاوم ئەو جیلەی کە من ژیاوم نەوەیەکین هەردوو سەردەممان بینی سەردەمی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین. بۆیە دەبینین کارلێکردن هەیە بە هەردوو لایانی باشە و بەلایانی خراپەش. ئێستا ئەوان خەریکن لە هەندێک بابەت بە جۆرێک لە جۆرەکان لاسایی هەرێمی کوردستان دەکەنەوە لە مەسلەی پرۆگرام و سیستەم و ئەمانە. ئێستا دەبینین لە بەغداش خەریکن دێنە سەر ئەو بیرروڕایی کە سیستەمی پەروەردەیی پێویستە گۆڕانکاری لە ڕەگ و ڕیشەوە بۆ دروست بکەیت وەک لە هەرێمی کوردستان محاولاتی باشە بووە. بۆیە بەڵێ کاریگەری هەن ئێمە توانیمان ئەوە بسلمێنین کە کورد ڕۆلی هەبووە ڕۆلێکی باشی هەبووە. باش چی سەبارەت بەوەی کە بەنمونە ئەمڕۆ ڕۆژەکانی کۆتایی فستیڤاڵەکەی زۆربەی جار چالاکی جیاواز وە نقطەی کۆتایی فستیڤاڵەکان جیاوازترە. هیچ شتێکی ئەو تۆ هەیە لەم بارەیەوە کە بۆنە ئەمڕۆ فستیڤاڵەکە یان ڕۆژەکانی دیکی فستیڤاڵەکە ڕۆژ لە دوای ڕۆژوان بوونە شتێکە بوو بێت کە مۆتیڤیت و هاندان بووبێ بۆ بینەربەوەی کە سەردان بکاتەوە بێتەوە کە تێبینی و کەشتی جیاوازە ڕۆژەکانی داهاتوە ڕۆدەدات یان بۆ ئەمڕۆ شتێکی جیاوازە بێت کە نزیک لە ڕۆژەکانی کۆتایی بێت عادەتەن لە جۆرێک لە فستیڤاڵەکانم تەکنیکە بەکاردێنم بزانم ئەم بشێکە لەم فستیڤاڵی ئێوەش کە شتێکی جیاوازتر ڕووبات. لۆنا خانگەر پرسیارەکەت بە کورتی دووبارەکەیتەوە باش نەمبیست. مەبەستم ئەوە بوو کە بۆ ئەمڕۆی فستیڤاڵەکە شتێکی جیاواز هەیە کە لە کۆتاییدا دیاریتان کرد بێ بۆی کە شتێکی جیاوازتر لە ڕۆژانی دیکە لەوەی کە ڕۆژانی دیکە نمایش کراوە ڕوو بدات بۆی کە بینەرێک بۆی بێت. بەڵێ بێگومان ئەمڕۆ شتێکی زۆر جیاوازە لە شەقامی متەنەبین کە شەقامی
ڕۆشنبیران بەناوبانگە لە شاری بەغدا هەموو ڕۆژانێکی هەینی لەم شارە وەکو فێستیڤالێک خۆی فێستیڤالێکە لە هاتنی ڕۆشنبیران و قەڵەمە جوانەکانی ئەم شارە و کتێب فرۆشتن و کتێبکڕین و کۆمەڵێک بابەتی لەم جۆرە بۆ ئەم ڕۆژ لێژنەکە شوێنێکەیە کە ئێستا ئێمە لین پێی دەڵێن مەتحەف البەغدادیە مۆزەخانەی بەغدادی کۆمەڵێک چالاکی هەن ئێمەش بە خۆشحالیەوە بەشداری هەم چالاکمان دەبێت لەم چالاکی دوا ڕۆژی فێستیڤالەکە و ئەوەی کە من سرنجی بدەم بەغدا توانی بێتی وەکو شار وەکو حکوومەتی عێراقنا وەکو شار توانی بێتی گرنگی بە کۆنیەکەی خۆی بدات هێندە شانازی بۆ کۆنی خۆیان دەکەن هێندە گرنگی پێدەدەن کە پێویستە ئێمە لەو خاڵەیە تۆزێک ڕەچاوی ئەوە بکەین تا ئێستا لە شاری سلێمانی مۆزەخانەیەکی پەروەردەیی هەیە کە ڕەنگە خەڵکێکی زۆر کەم بزانێت لە هەولێر بە هەمان شێوە مۆزەخانەیەکی پەروەردەیی هەیە کە تەمەنی نزیکە لە 100 ساڵ هێندەگری گەڕەکە کۆنەکانمان بەداخەوە گەڕەکە کۆنەکانمان زۆر فەرامۆش کراون ئەوەی جێگەی تێبینیە لای من پێویستە ئاوڕێک لە گەڕەکە کۆنەکانمان بدەینەوە فێستیڤالی لەم جۆرەی لێ ئامادە بکەین ئەگەر خەڵکیشی لێ نەژیە بۆ ئامادەکردنی فێستیڤال و درامای کوردی و هونەری کوردی و کلیپی کوردی سوودی لێوەربگرین. بەڵێ کاک ئومێد بەرزنجی کە بەڕێزیانکو بەڕێوەبەری مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر بەغدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە چالاکیەکەەوە میوانی ئێمە بوو گەلێک سپاس بۆ ئامادەبوونە دەستخۆش سپاس بۆ زانیاریکە بە ئێمە و بە بینەرەکانمانە بەخشی